بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتتان باش بەخێربێن بۆ بەرنامەیەکی نوێی ژیانی ژیرانە. لە بەرنامەی ئەم هەفتەیە هاتووین کە باس لەوە دەکەین چۆن ژیان لەسەر بەلەم بەسەر دەبرێت. هەندێک لە ئەمریکایەکان ئێستا ژیان لەسەر بەلەم دەکەن کە بابزانین هاتوین بۆ لای ئالێکس دویۆل کە ئەو لە ئەناپۆلیس دەژیت. ئەو پیشانمان دەدات چۆن لە ناو بەلەمەکەی ژیان بەسەر دەبات. بە بڕۆین. Are you ready, Alex? Let's go. Okay. Let's go aboard. Oh, thanks. دەتوانێت لە ناو خانوویەکی خۆش بژیت یاخود ئەپارتمنتێکی گەورە لە ناو شاردا یاخود لە دەرەوەی شار. بەڵام ئەلێکس دویل حەز دەکات لە ناو بەلەمێکی بچووک بژیت. چەند هۆیەکەن لەوانە حەزم لە ناو ئاوە یان لە نزیک ئاو بم دیمەنەکەیم پێخۆشە. ئێرە بۆ من خۆشتر و وەک ئەزمونێکی جیاوازە لە ژیاندا. هۆیەکی گرنگی تریش هەیە کە ژیانە لە ناو بەلەمدا قازانجی زیاترە، ئەویش خەرجی کەمە وەک ئەلێکس دویل بۆمان باس دەکات. بەلەم هێندەی خانوبەرە گران نییە و باجیشی لەسەر کەمترە. بەڕاستی ساڵانە تەنها پارەی نێکردنەوەی تۆمارکردنەکەی دەدەم، خەرجیەکانی تریشی شتێکی ئەوتۆ نین. زۆر جار لەو ناوچەیەی کە ئەلێکس دەژیت یاخود خانووە بەلەمەکەی لێداناوە کەش و هەوای ناجۆری هەیە و بارانی زۆر دەبارێت و هەروەها بای توندیش هەڵدەکات. بەڵام هێشتا ئەلێکس لەو بارە خراپانەشدا خانووە بەلەمەکەی جێناهێڵێت یاخود ماڵەکەی خۆی جێناهێڵێت. نیگەرانی ناکەم لە دەمی کەش و هەوای ناجۆردا. لێرەش ئاوەکە ئارامە وەک ناو دەریان نییە، بۆیە هەر لێرە دەبم. ئەلێکس ئەو ماڵەی زۆر پێخۆشە تاوەکو پێی گوتین ئەو بە ناوی هۆم سویت هۆم بە ماڵە شیرینەکە ناوی دەبات. نزیکەی 4 ساڵ و نیوە لێرە دەژیم. کوڕەکەشم لەو لای خۆمەوە لە خانوویەکدا دەژی. خۆم دەریاوانم و کوڕەکەشم هەر دەریاوانە. سەردانی دەکەم و بیرۆکەکەش لەلایەن کوڕەکەمەوە بوو. جارێک پێی گوتم بەلەمێ بکڕم و وەک ماڵێک بۆ خۆم دایبنێم. زۆر لەوانەی لە ناو بەلەم دەژین ژیانی ناو بەلەم بە ئارام و خۆش و هەروەها ڕۆمانسی لە قەڵەم دەدەن. بۆ ئەلێکس دویش هەرسێکیانە و زیاتریش. بەڵێ هەرسێکیانە. شوێنێکی خۆشی حەوانەوەیە. دیمەنەکان جوانن، تەنانەت هاوڕەکانیشم دێنە ئێرە تا چێژل و دیمەنە جوانانە ببینن. لە ناو ئەو بەلەمە بچووکەدا کەلوپەل و پێداویستی تێدایە. وەکو ئەپارتمنتێکی بچووک دێتە بەرچاو، کتەباغ و سەلاجە و مێزی ناخواردن و جێگای خەوتن و هەروەها ئۆفیسی کارکردنیشی تێدایە. زۆر جار ئەلێکس لە جیاتی بچێتە ئۆفیسی کارەکەی دێتە ماڵ و لەسەر بەلەمەکەی کار دەکات. پێچگەلەوەش ساڵانە 8 بۆ 10 جار کەشتیێوانی دەکات. خۆشەویستانم بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. هیوادارم کاتێکی خۆشتان لەگەڵدا بەسەر برد بێت تا بەرنامەی داهاتوو هەر شاد و سەرکەوتوو بن و منەوە حەز دەکەم کە دەتوانم هەتا هەموو ژیانم لەسەر ئەم بەلەمە بژیم. بەڵام بۆ هیچ نەبوو بۆ ئێستا بۆ ئەمڕۆ پشوویەک دەدەم.